بەڕێزان ئەمڕۆ 79 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی کۆماری کوردستان لە شاری مەهاباد. دەستکەوتەکانی ئەم کۆمارەکە 11 مانگ ماوەکەی بوو، چی بوون، چۆن دروست کرا و هۆکارەکانی لە ناوچوونی کۆمارەکە بەو خێراییە چی بوون، ئەزمون و پەندەکان چین لە دروستبوونی کۆمارەکە و کەوتنی کۆمارەکەەوە بۆ ئەمڕۆ ئێمە کەڵکی لە وەربگرین. گفتوگوێن بابەتانە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگالی کەریمی، نووسەر و سیاسەتمەدار. کاگالی سڵاو لێبێ. بەخێراتی سەرچاو. کۆماری مەهاباد بە هەموو هەڵە و کەم و کوڕەکانی شێوە شانازیە بۆ هەر کوردێک. چۆن دروست بوو؟ پێشەکی پیرۆزبایی لە ئێوە لە میلەتی کورد لە خەڵکی بە وەفا و جوامێری ئەو شارێک کە کۆمای تێدامەزرا، شاری مەهاباد، شاری سابڵاغی ئەو کات دەکەم کە بەرحاڵ سەروەریەکە وەکو بۆ خۆت دەڵێ عمرێکی زۆر کەمی هەبوو، بەڵام دیسانەکانە چونکە لەباری ناوەوە لەباری ئەوەوە کە احتمامیان پێدا وەکو کۆمار وەکو جمهوری ئیعلانێک کرا، ئازایەتێک کرا کە دەبوو بیکەن و ئەویش ئەوە بوو کە ناوی جمهوریان لێنان لە نێو دەوڵەتێکی پاشایی لە ناو دەوڵەتێکی مەلیکیدا ئەمە زۆر ئازایەتی دەبێت کە لە ناوچەیەکی بچووکی جۆغرافیایی ئەوان بێن تەحەدای دەوڵەتی شاهنشایی بکەن، تەحەدای دەوڵەتی مەلیکی بکەن و بڵێن ئێمە جمهوریەکمان لە ناو جۆغرافیای پادشایەتی تۆدا دروست کرد. ئەلەوەیدا ئەهەمیەتەکەی کە ئەوە کرا. بەڵام هەقیقەتێکت پێ بڵم ئەویش ئەوەیە کە ڕاستە بەناو بە تاریخ بۆ کە ئیعلانی جمهوریەت کراوە لە 2 ڕێبەنداری 1945 بەڵام دواتر لە 46 شکاوە و نەماوە دەبێتە 11 مانگ. بەڵام با ئێمە تۆزێک وەفامان هەبێ بۆ ئەو جوامێرانەی کە زۆر پێش کۆمار نیشتیمانیان دەردەکرد بە ناوی کۆمەڵەی ژێکاف. ئەمە حقیقەتێکە کە لە ساڵی 1942ەوە کە سۆڤێت ئێرانی داگیر کرد، ئەوانە هاتن و تەحەدای دەوڵەتی ئێرانیان کرد و کۆمەڵەی ژێکاف دامەزرا لە شاری مەهاباد، لە شاری سابڵاغ و ینی دیفاکتۆیەک بوو. کاتێک کە قازی محەممەد هات و کۆماری سابڵاغی لە چوارچرای مەهاباد ئیعلان کرد و ئاڵای کوردستانیان دا بەدەستیەوە، ئەمە 4 ساڵ پێشتر دیفاکتۆیەک بوو کە حکوومەتی کوردان لە ناوچەی موکریان و شکاک و ڕەزایە و شنۆ و بۆکان و سەقز بەدەستی ئەمەلەن بەدەستی کوردانەوە بوو، بەدەست حکوومەت بەدەستی جەماعەتی کۆمەڵی ژێکافەوە بوو. نێرایەتیان لە پارچەکانی دیکەژە بوو. بەڵێ چۆن مامۆستا برای مەحمەدیوانە حەسەن لقی ژێکافیان لێرە دامەزراندەوە. ئەو جارەکانە خەڵکانی وەکو قانیع و وەکو دانیش و وەکو ئەوانە هەمووی هاتوون لە میرحاجوانە لە سابڵاغێ هاتوون یارمەتی کۆمەڵی ژێکافیان داوە و زمانی کوردیان دەرس کتۆ، زمانی کوردیان کتۆ لە حجرە و لە مەکتەبەکان و لە مەدرسەکانەوە. جا بۆیە ئەو زوڵمێکی گەورەیە دەکرێت دەڵێ کۆمار هەر 11 مانگ بوو. بڵێ ئەو ڕۆژەی کە خازدی لە چوارچرایە چوو سۆندی خواردوکتی ئەوە کۆمارم دەدروست کرد، کۆمارم ئیعلان کرد، هەتا ڕوخانەکە 11 مانگە. بەڵام پێشتر لە ساڵی 42ەوە ژێکاف هێژمۆنی هەبوو. ژێکاف کاریزمایەک بوو لە هەموو ناوچەکان، حتا دەوڵەمەند و سەرۆک عەشیرەت و ئاغاوەتوانە حیسابیان بۆ ژێکافی دەکرد. ئەلەو کتێبەیدا ئەم بە تەواوی ژیان و بەسەرهاتی یەکێک لە ئەندامانی سەرەکی ژێکافم چەند ساڵەوە پێش ساڵی 99 هێناوە چاپم کردووە و ئەوە حەقیقەتێکە کە دەبێ بڵێن حکوومەتی خۆجیایی پێش کۆمار بەدەستی ژێکافەوە بووە و ژێکاف توانی حکوومەتێکی خۆجیایی ئەمری واقع دروستکە لە و خەڵکیش زۆریان خۆش دەویست، خەڵکیش بەڕاستی احترامیان دەگرت، خەڵکیش بەڕاستی هێژبوونیان هەبوو دنێو هەموو خەڵکیدا. بۆیە من ئەوەی ئیسلا دەکەم کە با نەڵێن کۆمار 11 مانگ بوو، کۆمار زیاتر لە 4 ساڵ کۆمارەکەی قازی محەممەد، کۆمارەکەی قازی محەممەد، حتا تەنانەت ژێکاف کە حیزبێک بوو لە پێش حیزبی دموکراتی کوردستانی ئێران، ئەوە تا بە ئاشکرا دەنێو نیشتیمانەکاندا باسیەوەی دەکا نە شێخ نە ئاغا نە مەلا بۆی نێبێتە ئەندامی سەرکردایەتی ژێکاف.
و ئەویان کرد و ڕۆیش هەتا ئەو دەمەی کە بوو بە ئەوەی کە ئازەربایجان کە جیرانی کوردستان بوو، جیرانی مەهاباد بوو، ئیعلانی فرقەی دموکراتی کرد و ئیعلانی جمهوریەتی خۆی کرد ئازەربایجان بە پشتیوانی باقرۆف لە ئازەربایجانی سۆڤێتەوە. ئازەربایجانی سۆڤێتیش تەماحێکی هەبوو نەیدەشاردەوە، دەیکوت بە ئێمە هەموو ئازەربایجانەکان ببینە دەوڵەتێکی گەورە لەو ناوچەی. ئەوە بوو کە ئەوان دەعمێکی یەکجار زۆری پیشەوەریان کرد، پیشەوەری کە بوو بە مەسئولی فرقەی ئازەربایجان و ئەو جمهوریەی ئازەربایجان دانرا. جمهوری ئازەربایجان کە دانرا قازی هاتفوو ناو ژێکافی لە خەلەی سەرکردایەتێکی زۆر کارایی ژێکافی کە گیرا بوون لە تارانێ، ینی خاسمی قازی قادری و دڵشاد و زەبیحی کە گیرا بوون لەسەر موامرەیەک لەسەر ئەوەی کە لە ڕزایی ئاڵای کوردستانیان پێگیرا بوو، دەست بەجێ گواسترانەوە بۆ تارانێ. لەو خەلەی کە 8 مانگ 9 مانگ بوو، قازی بوو بە ئەندامی ژێکاف و لە ئەندامی ژێکافیشەوە چوو بۆ سۆڤێت و لە ئەلەوێشەوە هاتەوە جمهوری مەهابادی ئەعلان کرا کە کاتێک جمهوری مەهابادی ئەعلام کرا، جمهوری کوردستان لە مەهابادی ئەعلان کرا، زۆربەی ئەو سەرکردە کاریزمایانەی چی پێ دەڵێن ژێکافی لەوێ نەبوون بەڕاستی. یعنی ڕۆڵێکی ئەوتۆشان نەبوو لەوەیدا کە کۆمار ئیعلام بکەین یا ئێلان نەکەین، چونکە ژێکاف بڕوای یەقینی بەوەی هەبوو لە زۆربەی لاپەڕەکانی نیشتیمان کە 10 ژمارەی لێ دەرچووە، لە زۆربەی ئەوانەدا باسی ئەوەی دەکات دەبێت نابێت دەست بۆ چەک و دەست بۆ شتی ئاوا بەرین وەکو ئیعلانی جمهوریشتە، حتا میلەتەکەمان بە هێزی علم و هزر و خرد و دانش پەروەردە نەکەین، تا بەوانە مسلحیان نەکەین، دەست بردن بۆ چەک گوناحە، دەست بردن بۆ ئەوە دوامان دەخا. باشە مامۆستا دەوترێت لە ماوەی وەکو دەوترێ و 11 مانگە و بەڵام وەکو تو ئاماژەی پێدەکەی دەکرێت بڵین ماوەی ئەو 4 ساڵەی کە ژێکاف ینی دیفاکتۆیەکی دروست کرده بوو، جۆرێک لە حکومڕانی هەبوو کە ینی نمونەیی بوو و تا ڕادەیەکەکرێ ئێمە شانازی پێوە بکەین بڵێنەوە حکومڕانی کوردیە 70 ساڵەمەوە بەر بەو شێوازە بووە. ینی هەندێک لە نمونونەکان چۆن باز دەکرێت حکومڕانێکە؟ زۆر ڕاستە. خەڵک سۆندی بە سەری ژێکافی دەخوارەوە کاتێک کە تۆ دەڵێ لەو 4 ساڵەی پێش کۆمار لەو دێفاکتۆیدا خەڵک بە دڵ و بەجیان هەرچی ژێکافیش بای بۆی دەکرد. مثلا مقابلەیەکم هەیە لەگەڵ مامەقالەی دەباغی کە ڕوحی شاد بێت، زیاتر لە 2 سەعاتە ئەو ڕۆ کۆمەڵک خەڵکدایان ناوە لەسەر فەیسبووک کوشتیوە، دەڵێ ئێمە کە نیشتیمانمان لە تەورێت چاپ دەکرد و دەمانهێناوە بە قاچاق لە دەوڵەتی شانشایی ساڵی 42 43 44، دەڵێ خەڵک هەبوو ئەمە نیشتیمان لەسەری نووسراوە سیعرەکەی تومەنیەکە، بەڵام دەڵێ خەڵک هەبوو 100 تمەنی دەدا بۆەوەی کە ژمارەیەکی بدەینێ 100 تمەن بە ژمارەیەکی بە 100 تمەنی دەکڕی. ئەمە عەلاقە و عشقی کۆمەڵانی خەڵک بوون، تەنانەت ئاغاوەتەکەش، تەنانەت دەرەبەگەکانیش ئەلاقەیەکی تەواویانە ئەو لێشی دەترسان و لە ژێکافیش دەترسان. ئەوە بۆیە کە ئەو کاتی کە کۆمار لە 2 ڕێبەندانی 1324 خۆمان شەمسی و 1946 دامەزرا جانیوەریەکەی، یعنی ئەو مانگە ینی سپینێ یا ئەوڕۆ دامەزرا تقریبا ڕوح و هەوری ژێکاف بەسەر هەموو ناوچەکەیەوە بوو. ینی ئەوان ناتوانن ئینکاری ئەوەی بکەن کە لە تاعتی تەسیری ژێکاف قازی محەممەد نەبووە. با قازی محەممەد بۆ خۆی عاشقی ژێکاف بوو، بۆ خۆی چەند جار داوای کرد بوو کە بێتە ئەندامی ژێکافی، بەڵام کە جمهوری دروست بوو بەداخەوە ئەوە دەو کتێبەیدا هەیە کە ڕۆژنامەکانی ڕۆژانەی کوردستانە کە چەند ساڵەوەی پێش بە یارمەتی بنکەی ژین و برایان ئەو کتێبە چاپ کراوە، هەڵبەتە کۆمەڵک ژمارە کۆکرابەوە لە ئەولای کە هێنامانەوە لێرە کوتمان حیفە باوەدەست لە کۆلەڕان و خەڵکی ئاکادمی بکەوێ. ئەوە چاپ کرا بە ناوی بنکەی ژین چاپ کراوە. ئەڵبەتە ئەمە ئەو کات کە ئەوە دەرچوو
ڕۆژانە ڕۆژنامە ڕۆژانە پێش ئەوی نیشتمان دەرچوو بوو پێش ئەوی نیشتیمان خەڵکی فێری ئەوە کردبوو کە لە هەموو بوارەکاندا مەسەلەن یەک نمونەی بچووک لە تەواوی جادەکانی ناوشاری بۆکان و سابڵاغ و نەغەدە و شنۆ نمایشنامەیەکیان دروست کردووە کە ئێستا نازان نمایشنامەکە نووسینی زەبیحەیە مامۆستا برایم مەحمەدە یا لە کۆ ڕاهاتوو ئەو نمایشنامەیە ئەو شانۆکە شانۆی سەرجادە بوو سەرجادەیان چۆل دەکرد و لەسەر ئەرجیدا دەنیشن و ئیتر کۆمەڵک ئاکتەری جوان جوانی خەڵکی ئاماتۆر داهاتن دایکێکیان دروست کرد بوو دایکەکە پیاو بوو بەڵام سەر و پرچ و ئەویان بۆ دانابوو سپی بە 4 دانە کەلەپچە و بە 4 دانە کۆت و بندەوە 4 گورگ گرپویان قاچ و دەست ئەوە کە ئەمە 4 دەوڵەتە داگیرکەرەکەیە دایکی نیشتیمان هاوار دەکات لە خۆی دەدا ڕۆڵەکانم لە چۆن بە خاتری خوای ئەمنەوە دەمرم دەژێت دەستی ئەم جەلادانەوە ئەبەوەیدا خەڵک زۆر ئەمنە قسانم لە کەسی وەکو دایکی خۆم بیستۆ کە لەوێ بۆ دیوێتی و بە دەوروبەری شانۆکەی داهاتوون و چوون دەڵێت زۆر خەڵک دەگریا و بۆ دایکی نیشتیمان دەگریا کە دایکی نیشتیمان یەخسیرە ئەی ڕۆڵەکان بێکار دامەنیشن ئەمە ئەو دەرسە بوو ئەو وانانە بوو کە کۆمەڵی ژێکاف بە شێوەیەکی زۆر خەڵکی بە شێوەیە تۆ دەیدا بە خەڵک ئەتۆ بەسەرن وەرە نووسینەکانی ژێکاف بخێنەوە نووسینەکانی ئەوەندە سادەیە ئەوەندە دەدگرێ کە تۆ ناتوانانی لێی دەربازبی نووسینێک بە زمانێکی سادە نەگ وشەی سەیر و عەجایب هەر زمانی ئەو کاتی خەڵکی ئەو 11 شمارەیان ئەو 9 شمارەیان دەرکردووە مەسەن لە یەکێک لە شمارەکان کە من پێم وابێ ژێکاف ڕێکخراوێکی عەدالەتخوازی چەپ بووە باشە مەسەلەن لێرە دەڵێ ڕاستمێکی گرتووە دوو خوشکن باشە لە بنەوە دەنووسە نازە ئەو شعرەنەی نووسیوە شعری چێە باشە بەڵام ئەو کاتی زۆربەی زۆری بابەتەکانی نیشتیمان زەبیحی لە تەورێ زێر دایدەنا هەر بۆ خۆی دایدەنا من لە خەڵکی دیکەشم بیستۆ دەڵێ هەر کەسێ دنێ و بدا بە کەسێک پێی دەڵێن بڕۆ بێغیرەتی وەک ژنی دەرپێت ژنانە بێ لاون زمانە خەڵکێ کوانێ لە گیتیە وەکو ئەو دوو کچە کوڕێک دیارە ئەو کسانە قارەمان بوون لە جێگای لە شۆڕشی شێخ سەعیدێک شتێک بۆ نیشتیمان لە داری سیاسەت نیشانە بێ ئەو دوو نەمامە بوون بە فیدای نیشتیمانی کورد ئەی خۆزگە بەو کوڕی وەک ئەو دوو کسانە بێت ئەمە خەڵکی وە جۆش دەخست ئیتر دایان پرسی کە ئەو دوو کسە چێیە ئەو دوو کسە لە شۆ شەهید بوون و ئەمە جیاوازی نەمێنێ لە نێوان زۆر لەسەرەوە مەسەلەن لە خودی کۆماردا دەبینی کە مەسەلەن ژن لە چوارچرای مەهاباد لە ڕۆژی ئاڵا هەڵکردنی کۆماردا ژن هەیە لە خەڵکی سابلاغە نوتق دەکا وتار دەدا مەسەلەن یای کوبرای عەزیمی مەسەلەن لەوێ وتاری داوەدێرەدا هەیە وتارەکەی یا مەسەلەن ئەو شتانە زۆر کەم بووە نابێ بڵین یەکجار زۆر بوو بەڵام نمونە هەیە کە ئەوان وەکو کوبرای عەزیمی ژنێکی زۆر پێشکەوت و خواست بووە لەو کاتەشدا وەڵڵی نەبووە مێرمنداڵێک بووە جەوان بۆ بەڕاستی بەڵام کە بیرەوەریەکانی نووسرا بووە من لە پێشەنگای کتێبم ڕاست دەفەرمووی بیرەوەریەکانی نووسرا هەندێک شت باز دەکا هەندێک ڕەفتاری نواندووە بۆ ئەو سەردەما ڕاستە شتێکی عەجیب و غەریب بووە شتێکی تازە بووە ئەمە نمونەیەکی بچووکە کە کۆمار بە شێوەیەکی سێکۆلار خەڵک بۆ خەریک بووە پێبێنێتە ئەرسەی سیاسەتەوە ئەنی دەمێت لە کۆتایی نزیک دەبینەوە دەمێت قسە لەسەر ئەو بکەین هۆکارەکانی ئەم ئەزمونە جوانە هۆکارەکانی کەوتنی ئەم ئەزمونە جوانە چی بوو بۆ کەوت بۆ بەزووی هەروەکو ئەرزم کردی نیشتیمان دەیهەویست وشەیە کاف دەیهەویست خەڵک ئامادە بکات بۆ شۆڕشێکی دوور و درێژی درێژخایانی پتە و خەڵکەکە پەروەردە بکا بە بیر و باوەڕێکی پۆڵاین باش بەڵام ئەمە لە دەست دەرچوو لە دەست دەرچوو لە دوی ڕێبەندانی 1320 هاتن و پێشەوە هات و قازی هات و کتێم کۆماری ئەلام دەکەم چێ بە لاساکەرەوەی فیرقەی ئازەربایجان هادە و کارەی کرد کە ئەمە پەلە بوو کە ئەوە پەلە بوو کۆمەڵانی خەڵک تا ڕادەیەکی زۆر کە زانیان ژێکاب نەماوە و ژێکاب شۆنی خۆی داوە بە ئیمزایەک ئیمزاکەش کۆ کراوەتەوە لە شناو شار تۆمارێکی گەورەیان جێڕاوە لە سەر مەرمەشای پارچەی قوماش
هەڵەنجەوە کاکە موافقی کە ژێکا بکەینە دموکراتەر ئەوەندە ئەوەش بەچی بە ڕێنوێنی بیرباقرۆف سەرۆک کۆماری ئازەربایجانی سۆڤیەت کە کتێتی ژێکاف توندە ژێکاف زۆر ئەوەیە ژێکاف پێی ناوێرین ژێکاف وا ئێوە دەبێت حیزبی دموکرات دانێن ئەو دەمی مۆدێلی حیزبە دموکراتەکان بوو لە جیهان هەروەکو چۆن قەوام و سەڵتەنەش لە تارانە هەر حیزبی دموکراتی ئێرانی دانا هەر لە حیزبە دموکراتەکان باو بوون ئێوە حیزبێکی دموکرات دانن لە چوارچێوەی ئێران ژێکاف داوای چوارپارچەی کوردستان دەکا داوای ئیستقلال دەکا ئێمە ئەومان قبول نیە دنیاوەی قبول نیە هێزە گەورەکانی براوەی حربی عالەمی دووەم ئەوانە بۆتان قبول ناکەن ئێوە بچن حیزبێکی مام ناوەندی معتەدیلی نەرم دابنێن بە حیزبی دموکرات بە ناوی حیزبی دموکرات ئەوان هاتنەوەیان بە قسەی میربە هاتنەوە سابلاغێ و لە سابلاغێ تۆمارێکی گەورەیان بە کوچە و کۆڵاناندا جێڕا کە بابە ئێمە ژێکافمان لە ناو برد ژێکاف نەما ژێکاف خۆی کرد بە حیزبی دموکرات حیزبی دموکراتی کوردستان ئەمە حقیقەتێکە کە ئەو تۆمارە ژێردراوە بەسەر جادەکان و کۆڵانەکانی سابلاغێدا و ئەوە بوو بە بەڵگەیەکی گەورە کە بەڵێ خەڵک فتوایدا خەڵک ئەمری کرد کە ژێکاف نەمێنێ و حیزبی دموکرات جێگای بگرێتەوە کە من پێم وابێ وە لەو کتێبەیدا بە ڕوونی و بە ئاشکرا بە بەڵگەوە دەیان بەڵگە مێناوەتەوە کە ژێکاف ڕازی نەبووە بەبوونی حیزبی دموکرات و ژێکاف پێی وابوو هەر ئەو ڕەچەکەی کە خۆی گرتوێتی لە ساڵی 42ەوە هەر ئەو ڕەچەکە بڕۆن هەتا میلەت بارگۆ دەبێ هەتا میلەت ئامادە دەبێ بۆ شۆڕشێکی درێژخایە مامۆستا هەندێک سەرچاو باز لەوە دەکەن کە ئاغاکانی ئەو سەردەمە تەربەگەکانی ئەو سەردەمە ڕۆڵیان هەبوو لە کەوتنی کۆماری مابات ڕاستە 100 یعنی تەنانەت لە محکەمەی جەنابی پێشەوا قازی محەممەدیدا خەڵک هەبووە کە لە ئەوانەی کە لە قازیەکان لە ئەفسەرەکانی جێیشی ئێرانێ دەڵێ بابە خەڵکەکە خۆی لەگەڵت نییە ئەنواعی ئاغاوت لە بنەوە بە چیتەڵەماست و بە کوپە پەنیری نامەیان بۆ سەرانی شای ناردووە کە بابە ئێمە لەگەڵ ئەوانە نین لەگەڵ ئەو کوردانە نین ئێمە لەگەڵ شای خۆمانین و ئەو جارەکانە یەکێک لە هەرە ئێڵە گەورەکانی خێڵە گەورەکانی ناوچەی مکریان کە بە مەهابادەوە نووساوە سەرکردەی وانە ئەوڵاغا ئێڵی مەنگوڕ هەر بە ئاشکرا لەگەڵ شای بوو و زۆرێک لە دێبۆکرێکان زۆرێک لە ئاغاوەتی مامەش لە بنەوە پەیوەندیان لەگەڵ ژێنەراڵەکان و دەرەجەدارەکان و ئەفسەرانی جەیشی ئێرانە پەیوەندیان دروست کرد بوو گرێیاندا بوو کە بابە ئێمە لەگەڵ ئەوەی نین لەگەڵ ئەو خۆستەری ئەوانە نین ئێمە شای خۆمانمان خۆش دەوێ و شای خۆمانمان دەوێ و ئەمە لە بنەوە ئەو جار بێزگەلەوەی وەختێکە جەیش هاتە سێڕای سەرا و هاتە سێڕای میان دواوێ خەڵکێکی زۆر چوونە بەردەرچی ماڵی قازی کوتیان بابە بەخاتر خۆی شەرمان لێ دوورکەوە و کۆبوونەوەیان کرد لە مزگەوتێکی ناوەڕاستی سابلاغی مزگەوتی عەباساغای و لەوێ خەڵکەکە کۆبەوە بە هات و هاوار یەک دوو یەک نەبێ کە یەک لەوانەوەیە کە کتێبەکەی دەرچەوە کوردایەتی کاپیتان حەمەدی مەولودی ئەو هەڵدەستێتە حەوادڵە کاکە بووە تەسلیم دەبرەوە یعنی ئەمە لەباری ڕۆشنبیر و سەطحی باڵای ڕۆشنگەری و نەما بۆ دیپلۆمات بەڵام ئەوانەی کە نوخبەکان لەوێ نەبوون نوخبەکان هەڕۆیشتون بۆ باشوور نوخبەکان بەشێکی زۆری خۆیان شاردوتەوە ئەوێ دیکە قازی و دەوروبەرەکەی بووە هاتۆ کۆبوونەوەیەکی کردەوە خەڵکێکی زۆر جەماوەرێکی کۆ کردوێتەوە ئەرێمە چ بکەین کاکە تۆ چۆن ئەتۆ دەوێ بڵێ ئێمە چ بکەین ئەتۆ دەچی لە خەڵکی دەپرسی ئەمە چ بکەین ئەی معلوم خەڵکەکەش ترسەنەوەکو وردە بورژوا ئەوانە کوتیانە کاکە ئەمە شەڕمان پێ ناکرێ بەو تفەنگە شکاوانە و کۆمەڵک تفەنگی شکاومان پێ ئەمە چۆن شەڕمان پێ دەکرێت ئەوە بوو کە بەڕاستی لەباری ئەمەلێوە حقیقەتێکە بوو کە نابێ ونیکەین قازی میلەتەکەی خۆی دەناسی دەیزانی ئەمانە پیاوی ئەو ڕۆنین کە بچن لە بەرامبەر خۆ جەیشەکەی ئێرانێشیز نەبوو جەیشی ئێرانش شکا بوو جەیشی ئێرانش ئەسلحە و بۆ دڕنێتێکی وای پێ نەبوو قات و بۆیە هات کوتی کاکە ئەمە خۆی تەسلیم بێزگەلەوەی برایەکی پێشەوای لە تارانی نوێنەری مەجلیس بوو
سەدری قازی لەگەڵ قەوام مسلتەنە و کاربەدەستانی تارانێ هاتوچۆی خۆشی هەبوو وە پێکەوە ڕابیتانە بوو پێ تەلەفۆن دەکا بۆ پێی دەڵە بە کاکی دەڵە کاکە ئێمە بە خۆمان تێکەڵی ئەوە نەکەین ئەمن وعدم وەرگرتووە لە جەنابی شای لە جەنابی قەوام مسلتەنەی و لە کاربەدەستانی تارانێ ئەوان کاریان بە ئێمە نابێ ئەتۆ بەبێ خێن بەبێ ئەوە خێن ڕشتن شارەکەیان تەسلیم کە شاری ساڵا کە سوکا شاری ساڵا خۆمێنی شەرکوتی سەری مارەکەیە ئەوانش دایان کو سەری مارەکەیە بۆیە خازیش تەسلیمی ئەو وستەی بوو کە شەڕ نەکرێت و میلەت نەکوژرێت زۆریشیان پێکوت مەلا مستەفا زەبیحی ئەوانە چوون کوتیان کاکە وەرم بابڕۆین بۆ باشوور وەرە بابڕۆین بۆ سۆڤێت خازی کوتی ئەمە میلەتەکەی خۆم بەجێ نایڵم بەڵام گەورەی قازی دە یەک نوقتەیدایە کە خەڵک کەمتر باسی دەکا ئەو نوقتەی قازی کە خۆی پێگەورە کردەوە کەوتێک کە کاتێک کەوتە ناو گۆمەکەی کاتێک کەوتە ئەمری واقع گیراوە لە سەربازخانە و ئەسکەرخانەی سابڵاغی گیراوە دانەوی ئەدامیکەن غیرەتی گوڵی کرد غیرەتی گەیشتە ئەو پەڕی هاواری کرد بە گشت حاکمەکەی داهاتەوە و لەوێدا خۆی نەدۆڕاند لەوێدا خۆی نەدۆڕان کوتی من لە پێناو میلەتەکەمدا چم لێ دەکەن لێم بکەن میلەتی من گوناحبار نییە من گوناحبارم ئەگە گوناحێکە بێ ئەگەر گوناحێکە بێ من گونا ئەدەوێدا قازی خۆی گەیاندا ئەو پەڕی تڕۆ ئەو سەربەرزی بۆ خۆی تۆمارکردکەنەوە بنەوە بۆ شانازی پێوە بکەین زۆر بەڕستی ئاگالی کەریمی نووسەر و سیاست مەدار سپاس بە ئامادەبوونت بەخێرات سەرچاو سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکە لەگەڵمان